بەپێی بەدۆداچوونێکی پەیام بەبێ ئەنجام ئەو وادەیە کۆتایی هات کە پارتی و یەکێتی لەگەڵ کابینەی سوودانی بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز لەسەری ڕێک کەوتبوون. بەپێی کارنامەی کابینەی سوودانی و ڕێککەوتنی هاوپەیمانی ئیداری دەوڵەت کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پارتی و یەکێتی هاوپەیمانی سیادە و عەزم لەخۆ دەگرێت، دەبوایە لە 6 مانگی سەرەتای دەست بەکاربوونی کابینەی سوودانی پڕۆژە یاسای نەوت و غاز دەربکرێت، کەچی ئەو وادەیە تێپەڕی و هێشتا هەرێم و بەغدا لەسەر پڕۆژە یاسای نەوت و غاز ڕێک نەکەوتون. کابینەی محەممەد شیع سوودانی لە 27 دەی ساڵی 2022 لە پەرلەمان متمانەی پێدرا بەپێی کارنامەکەی بێت دەبوایە ئێستا یاسای نەوت و غاز لە پەرلەمانی عێراق پەسەند کرابە. تێپەڕبوونی ئەو وادەیە بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز لە کاتێکدایە تا ئێستا پرۆژەکە لە نێوان کابینەی سوودانی و حکوومەتی هەرێم ئامادە نەکراوە، ناشزانرێت کەی ڕەوانەی پەرلەمانی عێراق دەکرێت. بۆچی گفتوگۆکان لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز وەستاون؟ لە سەرەتای ئەم ساڵەوە وتوێژی هەرێم و بەغدا لەسەر پرۆژە یاسای نەوت و غاز دەستی پێکرد. بۆ مەبەستەش وەفدی هەرێم چەند جارێک ڕۆیشتنە بەغدا، بەڵام دوای ڕاگررتنی نەوتی هەرێم لە 25 ئادار لە ڕێی بەندەری جەیهانەوە گفتوگۆکان لەبارەی پرۆژەکە وەستان. بەپێی زانیاریەکان هۆکاری وەستانی دانوستانەکان بۆ شکستی گفتوگۆکانی هەرێم و بەغدا و بەشێکیشی بۆ ڕاگررتنی نەوتی هەرێم و کێشەکانی بەردەمی دەگەڕێتەوە. بەغدا داواکاریەکانی وەفدی هەرێمی ڕەت کردوتەوە. بەر لە ڕاگررتنی نەوتی هەرێم چەند کۆبوونەوەیەک لە نێوان وەفدی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق لەسەر ئامادەکردنی پرۆژە یاسای نەوت و غاز بەڕێوە چوون. بەپێی زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق ڕەتی کردوتەوە حکوومەتی هەرێم ئەنجومەنی نەوت و غاز و دەسەڵاتی پێدانی مۆڵەتی دۆزینەوەی نەوت و ئەنجامدانی گرێبەستی هەبێت. هەروەها بەغدا ناڕازیە هەرێم خاوەندارێتی بۆری نەوت و گواستنەوەی بکات. جگە لە خاڵە ناکۆکەکان بەغدا ڕازیە دوای دروستکردنی ئەنجومەنی نەوت و غازی فیدراڵی ئەندامەکانی بەسازان دیاری بکرێن و ئەنجومەنەکەش هەمانگی لە نێوان حکوومەتی عێراق و هەرێم بکات. ئەنجام لە دەستوری عێراقدا هەریەک لە مادەکانی 111 و 112 باسی نەوت و غاز دەکەن، بەڵام دوای 18 ساڵ لە پەسەندکردنی دەستور تا ئێستا هەرێم و بەغدا لەسەر دەرکردنی یاسای نەوت و غاز نەگەیشتوونەتە ئەنجام. ئاماژەکانیش بۆ ئەوە دەچن بەم زوانە یاساکە دەرناکرێت. ئەمە لە کاتێکدایە پێشتر 2 جار پرۆژە یاسای نەوت و غاز ئامادە کراوە، بەڵام بەهۆی ناکۆکەکان لە پەرلەمان پەسەند نەکراوە. بۆ یەکەم جار لە ساڵی 2007 کابینەی نوری مالیکی پرۆژەکەی ناردە پەرلەمان، دووەمین جاریش لە ساڵی 2011 لەژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق پرۆژەیەکی ئامادە کرد. لە دەستوری عێراقدا بە شێوەیەکی گشتی باسی نەوت و غاز کراوە. ئەمە ژوای کردووە لایەنەکان بە دڵی خۆیان لێکدانەوە و ڕاوەی بکەن و ناکۆکی لێ بکەوێتەوە. بۆ کۆتایی هێنان بە ناکۆکیەکانیش دەبێت یاسایەکی تایبەتمەندی بۆ دەربچێت. مادەی 111 دەستور دەڵێت نەوت و غاز مڵکی سەرجەم خەڵکی عێراقن لە هەموو هەرێم و پارێزگاکاندا. لە مادەی 112 دا هاتووە حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێم و پارێزگا بەرەمهێنەرەکانی نەوت و غاز کێڵگەکانی ئێستا بەڕێوە دەبات.